بابەتی باڵاپۆشی خانمان وەکو تاجێکی زێڕین وەکو شکۆیەکی بەرزی خانمان ئێمە لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین لەگەڵ خانمێکی باڵاپۆش وەروەها کاریگەر چالاکەوان لە بواری هۆشارکردنەوەی خانمان بۆەوەی ئەوانەی باڵاپۆشن باڵاپۆشێکی تاو بن ئەوانەشی باڵاپۆش نین هیدایەت وەربگرن وەروە بەرەو ئاڕاستەی باڵاپۆشی ڕێنوێنیان بکەوە دەورێکی باشی هەبووە کاریگەریەکی باشی بووە خانمێکی زۆر بۆ ئەوە بوونەتە باڵاپۆش ئێمەش لێرە میوانداریمان کردو زۆر بەڕێز خاتوو ڕۆژین مەحیەدین چالاکەوان لە بواری باڵاپۆشی خانمان زۆر بەخێربێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. خێر بێ ئافا. پێشوەی بچمەوەی بزانم چەندێک بوویتە هۆکار بۆی خانمان بۆی تۆوە بتوانە ببنە باڵاپۆش لە ژیانی تایبەتی خۆت لە مێژە باڵاپۆشی خۆشت و بەم شێوەیە باڵاپۆشی و ئاسوودە و مرتاحی گرفت بۆ دروست نابێ زۆرجا خانمان لەوە ترسن دەبنە باڵاپۆش ڕەنگە ئیشیان نەڕوایان ڕەنگە ئەمە ئێستا بۆم سەردەمە نەگونجێو نەبێت. عفو ڕاستی من لە مناڵی و حیجابم یعنی لە مناڵی و لە چک ئەەکەم بەڵام هەروەکە ها کردومە پێم کراوە یعنی توانە بیکە ئێتە نەمزانێت کە بۆچی ئەم لەچکە ئەبێ بکەم یعنی ئەم لەچکە چ شتێکی هەیە بۆ من پەیامیم لەچکە بۆ من وەکو ئافرەتی چێ لە کۆمەڵگا هیچ ئەوانم نەئەزانی هەتاوەکو ئەتوان بڵم هەتاوەکو پار یعنی ئەم ساڵیش ئەتوان بڵم هیچ ئەوە نەبوو تەنها ئەم کرد تەقلیدێک بووت کرد چونکە بۆ نمونەیەسە کە من گەشتما قۆناغی بڵم پەیمانگاش هەر حیجابشتم هەر شل کردەوە یان ئەها چکە بەوە نەچووە قەنەعاتم پێی نەبوو یان لی نەمەزانی کە ئەمە چییە تەنها کردبووم و تەواو بەڵام سواز بخوا ئیتر ئەم ساڵ زۆر زیاتر وردە هەوڵم مابزانم چییە ئیتر چۆن بوو ئەو قەنەعەتەوە بۆ دروست بوو کە باڵاپۆشیەکەت ینی یەکسەر بچی بۆ نیقاب بپۆشیت وەکوی کە خۆت پێشتری ژاماژت بەوە کرد کە پێشتر حیجابەکە و زۆر شەل بۆ قژێ دەرخستووە لەوانەیە جلێکی زۆر تەسکی لەبەر کرد بێت بەڵام دوجار ئەم بڕیارەوە بۆ دروست بوو ئەم قەنەعەتەوە بۆ دروست بوو کە ببی بە نیقاب. بەڵێ طبعا فەزلی خوایە یارمەتی خوای گەورە بۆ ئەگینا من نەمتوانێت ئەوەش بکەم هیچ بەڵام لە دڵما بوو کە ئەمویست وردە ینی شتێک ئەچۆم مێشکمەوە ئەموت باشە خۆ من حیجابم بەڵام ئەمە حیجابی تەواتی نییە یان بۆ نمونە چ پێویست ئەکات پیاوێک بەرامبەرم چاوی ترکات لە جوانی من لە جەستەی من چ پێویست ئەکات بۆ نمونە من ببینێ ئەو شکڵە ئەو شێوازم هەیە ئەوە تاو بۆ نمونە ئەگەر من ینی هاوسەگیریشم کرد بکە ئەو بووی من تاو من هاوسەری خۆم هەیە چی پێویست ئەکات کەسانێک تر لە دەرەوە من بۆ شکڵە ببینن یعنی ئەوە چۆن مێشکمە وتم هیچ پێویست ناکات. زۆر باشە چی وای لێ کردی کە ئەم فکرەیە بچێتە مێشکەوە چی ئاوایانی کاریگەری لەسەر دروست کرد؟ ڕاستی هیچ سۆشیال میدیا کاریگەری هەیە بۆ نمونە من سەیری هەندێک جلوبەرگم ئەکرد کە پشتێنیشی نەبەست و جلەکە فەری ئەو جوانیش بوو یعنی چوە دڵمەوە لەبەر جوانی جلەکە سەرتا لەبەر جوانێکی چوە دڵمەوە و دوای وردە خۆی گەوری یارمەتیام و هەر کەسێکیش کە هەر لە نیەت لە دڵیا هەبێت کە شتێکی وا خۆی گەور خۆی یارمەتی ئایتر خاتو ڕۆژین بووە بەهۆی بەڕێستەوە دوایەوەی خۆت هەم بە یەقینەوەت قەنەعەتت بەوە هەیە باڵاپۆشێکی کامل بێەوەی کە لە شەریعەتی ئیسلام زیاتر مەرغوبە بەکاریبێنی بتوانی وا لە کۆمەڵێک هاوڕێ و خانمی نزیکی خۆت بکەی کە بەم شێوەیە باڵاپۆشی بکەن هەم بۆ دنیا و هەم بۆ قیامەتیشان باشە. بەڵێ سوپاسخوا الحەمدوللا کە زۆر کاریگەرێکی ئەتوان بڵم باشیش طبعا هیچی ئەوە شار ئازاتی منە هەمووی فەزلی خوا یارمەتی خوا گەور بۆ ئەگینا نەمەتوانی بەڵام چونکە لە دڵەوە دەستم پێکرد لە دڵەوە دەستمە من کە ئەم ئەبامە کرد یعنی میکیاجێکی زۆرم ئەکرد من یعنی زۆرم حەز لە میکیاج و میکیاجێکی زۆرم ئەکرد بەڵام دوایتم ئەم ئەبای و میکیاجی زۆریان نەوتوە ئەو هەموو میکیاجەکەیکەم یان بۆ نۆ نیقابم ناکرد سوراوی زۆر و تۆخ و ئەم شتانە یان نینۆکی درێژ و سوور و وتم یعنی ئەم شتە ناگونجێ لەگەڵەوە جا بەخۆشمەوە دەموت بۆ نمونە ئەم نینۆکە ئەگەر بە منەوە ینی بەس بەم نینۆکۆ جوام ئەگەر پێمەوە نەبێت جوانی من تەواو لا ئەچێت نینۆکێک بڕای لەسەر جوانی منە ئێتر کە ئەو شتانم ینی لە خۆمە ئەکرد برادەرەکانم ئەیان بینن کە زۆر گۆڕاوە زۆرشتی ئەوە بووە ئێتر کە هەم چونکە شتەکەش بە جوانی طبعاً هیچ شتێک بە ینی دین بە ناشینی خوانەخواست ناگەیەندرێت بە ڕاوشتەوە بە نەرمونیانی بە جوانی سوپاس بخوا توانیم کاریگەریم هەبێت لەسەر ڕۆژین وەک دەزانین کە لە سوۆشیال میدیا ینی بینەرێکی زۆرە هەیە فۆڵۆوەرێکی زۆرە هەیە هەندێک کردار و ڕفتاری ناو سوۆشیال میدیایە تۆ چۆن توانیتە وا بکەی ینی هەندێک کردار و ڕفتار هەیە کۆنتترۆڵیان بکەی کە لەگەڵ ئەم نیقابەدا بگونجێت چونکە بەڕاستی نیقاب چەنە قماشێک نییە کە بڵێ کردومەوە تەواو
ئەبێ خۆت بگونجێنی ئەبێ کۆنتترۆلی زۆر کردار و ڕفتار هەیە بیکەیت ئەو کردارانە چییە کە تۆ توانیتە کۆنتترۆلیان بکەی کە لەگەڵ نیقاب و حیجابەکەدا بگونجێت هیچ نیقاب زۆر قورسە بەڕاستی وەک کچێک کە بۆ نمونە حیجابنی و ئەیە بێ بە حیجاب چەندێک قورسە بۆ ئەو ئەتوان بڵێم نیقاب لەوش قورسرە کە نیقابەکەی لە زۆر شت ئەبێ خۆت بگریتەوە لە زۆر شت هیچ ئەتوانی بۆ نمڕۆتە زۆر شوێن بچیت دەرەوە بەڵام لە زۆر شت خۆتەگریتەوە لە هەندێ بابەت لە هەندێک شێوازی جلوبەرگیان لە هەندێک قسە بەڵام تی خۆی گەور خۆی بۆت ئاسان ئەکا من ئەوەی کە یعنی هەوڵمدا حیجابەکەم بۆ شکڵە کامڵ بکەم لەگەڵ یا ئەمۆت ئەبێ ئەم شتانەش بکەم قۆناغ بە قۆناغ هەر ئەوەندە کەچیتە بە شێوازێکی باش تۆ بیرە لە داهاتوش کردوێتەوە پێش ئەوەی ئەم نیقابە بکەیت بیری لەوە کردوێتەوە کە ئەبێ هەندێک کردار و ڕفتار هەیە منە بێت تەرکی بکەم لەگەڵ ئەم نیقابە ما بگونجێت هەر ئەوەش نە ئەگەر باوەڕ بکە بیریشی لێ نەکەیتەوە هەرەوەندە بەدڵ حەز لە جلەکە بکەی خۆی گەورە خۆی ئەی خاتە دڵتەوە خۆی گەورە خۆی کە خاتە دڵتەوە بۆت ئاسانە کەکە ئەم شتەشە توانی تەرک بێ ئێستا بۆ نمونە من هەوڵێم ئێمە زۆر کە بۆ نمونە کە من باسی شتێکم ئەڵێن تۆ بۆ خۆتی بۆ خۆی بکە بۆ ئێمەڵێ بەڵام ناخۆ ئێستا دنیای ئەم موبایلێ ینی هەمووی موبایلەکەی لە بەردەسات من لە ڕێگەی موبایلە کۆنە بێ من چۆن بتوانم کچێک لەکوێ لە منەوە دوورە کاریگەریم هەواتە تۆ لە ڕێ ئەم موبایلەتەوە توانیتە کاریگەری زۆر ئێستا بۆ نمونە بە من ئەڵێ بۆ خۆی بکە بۆ خۆتی مەکە بەڵام من ئەڵێم لەم ودا هەڵێم زۆرتر بە ڕۆژوو بم بۆچی کە بە ڕۆژوە بی لە زۆر شت خۆتە گریتەوە ئەڵێ نا بە ڕۆژوم گوناحە بە باسی کەس نەکەم نا بە ڕۆژوم گوناحە بە ئەو شتە نەکەم نا بە ڕۆژوم با ڕۆژەکەم بەتاڵ نەبێتەوە میکیاجی زۆر و خۆم دەرنەخەم بە ڕۆژوم با لەچک بکەم ئەها ئەو شتاناڵی یعنی من وەکو ئامۆژگاری بچوو گۆکچە ئەڵم هەتا ئەتوانن بە ڕۆژوو بن کە بە ڕۆژوو بوون ینی لە زۆر شت خۆتە گریتەوە بۆن لە گوێگرتن لە گۆرانی وردە وردە ئەنجا ڕای ئیتر واز لەو شتانە شوێنی تو هیچیش کێشەی خاتو ڕۆژین بەم جلوبەرگە جوانەوە کە با بڵێن لە ژیانی ڕۆژانە تا بوون من ڕەنگە پێویست کاپچیتە مۆڵێکەوە مارکێتێکەوە دایرێکی حکومیە یاخود نەخۆشخانەیەک شوێنێکی تایبەت بە هەرگشتی هەمیشە کچان لەوە کڵێن ئێمە ئەخر نابێ ڕێگەمان پێنادەن یان دەرفەتی کارمان بۆ دروست نابێ یان گرفتمان بۆ دروستە بێ سەرێشەیە قورسە ناڕەحەتە بم ئیزعاجە بم ئەرێ بەڕاستی وایە بەڵێ ڕاستیت بێ بەڵێ لە ئەو شان زۆر کاریگەری هەیە یعنی کە ئەچیتە شوێنە بۆ کار یەکسەرسەی شێواز ئەکات چونکە خەڵک چاوێکی لەسەر شێوەی یعنی شتەکە ئەتوانێت بە شێوەی ئەو کەسە سەرنج بۆ شتەکانی خۆی ڕاکێشێ خۆی ئەو وایە بەڵام ڕاستی شتێکی هەڵەیە بەڵام کێشەش نیە ئەگەر ئیشێک وا پێویست بگات تۆ لەچکەکەتی بۆ لابەی ئەو ئیشە هەرنێت چونکە خێربەرەکەتی تیان نامێنێت زۆر باشە خاتو ڕۆژین وەک دەزانین کە باڵاپۆشی پاسەوانێکی بەهێزە بۆ خانمان بۆ پاراستنی ئابڕوو تۆ دوای ئەوەی کە ئەوە بەم شێوازە بووی بە باڵاپۆش و نیقاب تا چەند هەستە بەم پاسەوانە بەهێز و بەم پاراستنە کردو زۆر ینی زۆر دڵم خۆشە بێت کە ئەچمە دوکانێکەوە هیچ جاران کە حیجاب بووم بۆ نمونە هەر لەچێکی ئاسایی و جلێکی حیجابی ئاسایی مەکرد بەس بۆ نە هیچ کەم کورتیا بەس ئاوە کاچوومە دوکانێک و کابراکە چای ئەپاراست لێم بەس ئێستا هەرسەردا ئاخاتێ ئەنی ئەو پەڕیشانازی بۆ من ئەڵم ینی ماشەڵڵە خوا لەو هەموو بەڕێزیە کە من ئەبینێت تەنان بە شازە سەردا ئاخات بە خێربەی سوپاس ینی ئاوای نەبوو جۆرە شتێکی زۆر خۆشە ینی کەمتر بەڵام خۆ هیچ بۆ زۆر کەس هەیە بۆ نمونە پێمەڵێ باشە تۆ نیقاب تەواو ئاوان نییە ئەبێ نیقاب بڕۆی لەگەڵ داپۆشی یان ناوچەو من نەموتە بۆ نمونە ئیمانداریان نیقابێکی کامڵم تەواو کەسمان ناتوانین لە ئیمانە بەڕاستی کامڵ بین تاکە کەس کە توانی بێتی و لە ئیمانەکان بڵبووە پێغەمبەرمان بووە دوودی خوای لێ بێت کەسمان ناتوانین بگەین بۆ ئاستا هەمومان هەڵەمان هەیە بەڵام ئەمە ناکەین بە پێوەربەوەی کەیتە تاو ئێمە ئەبێ لە زۆر شت خۆمان بگەینەوە وردە هەوڵ بین بەڵام سوپاس بخوا زۆر کاریگەریە بۆ من جاران بە شازێک دەچمە دەروانەی هەمووی سەیری ئەکردم بەڕاستی بەس ئێستا زۆر چایان لێمە پارێزن و زۆر کەسیش پێم بەڵێ ماشەڵات لێبێ ڕەحمە لە دایک و باوکێت ئەو شتانەش زۆر ینی ئەو هەندێتر حەزەکە نیقابەت چی بە تۆ بەخشیوە سپاس بخوا خۆشەویستی ڕێزی خەڵک یعنی شتی ناخۆشە هەیە بەڵام چونکە تەرکیزم لەسەر یانی نامەوێت زۆر بێ لە ژیانمە کە تەرکیزە لەسەر شتێ بێ ئەوە زۆرە بێ سواز وخواتە من تەرکیزم لەسەر ئەوەی کە زۆر کچانی تر کە حەزیان لەم شێوازە کردو بەهۆی ئەوە و لە دەرەوە بەڕاستی ڕێزێکی زۆرم لێ ئەگیری ئەچمە دوکانی ئەچمە هەر شوێنێ ڕێزێکی تایبەتتر و شازێکی تایبەتتر هەیە بۆ من خاتو ڕۆژین خێزانەکەت ڕاستە خێزانی زۆر بەممان خۆشبەختانە پابندن بە بنەماکانیانی پیرۆزی ئیسلامەوە بەڵام ئیتر بە پێی بیرکردنەوەی زیادوکەمی خێزانەکان ڕەنگە بەشێکیان لەگەڵ تەنان نیقابانین بەداخەوە کە ڕەنگە پێم
با بڵێن خێزانێکی مسلمانیش بن یان ئەو خانمانەی هاوسەرگیری دەکەن ڕەنگە هاوسەرەکانی پێی خۆش نەبێ خانمەکەی بەم جلوبەرگەوە دەرکەوێت تۆ گرفتانت بۆ دروست بۆ یان ئەو خانمانەی کە تۆ بووتە هۆکار بووی بەرەوە نیقاب بڕۆن باسییان لەوە کردو ئەم نوع گرفتانیان هەبێت بەڵێ وڵا سوپاس بەخوا الحەمدولیلا کە خی گەورە یارمەتیاوم لەوە شاکە هەم خێزانەکەی خۆم هەم خێزانی هاوسەرەکەم هەموویان ینی بڵم مامۆژنەکانی مامەکانی ئامۆزاکانی هەر هەموو خستمەکانی سوپاس بەخوامیان دەستخۆشیان لێ کردوم کە ئەم شازی منیش نین ئەتوان بڵم حیجابێکی تەواوەتیش نین بۆ نمونە هەیەە من خۆم ئامۆزای خۆمی لە چک ناکە بەڵام زۆر دەستخۆشی لێ کردوم یان برادرم هەیە کە ئەگەر لە لای مناکە دانیشێ خەڵک پێی سەیرە زۆر کەس پێی سەیر بۆ چۆن ئەو برادری تۆیە یان ئەم چۆن برادری چونکە هیچی شازی لە من ناچێت ینی ئەو هیچ حیجاب نیە بەڵام سپاس بۆ خی گەورە ینی هەمویان دەستخۆشیان لێ کرد هەمویان پاڵپشتیان لێ کردوم لەخوا بەزابیانی هیچیان بەڵام ئەو زۆ کاریگەری هەیە بۆ کچان کە خێزانەکەی زیاتر پشگیری بکە شتێکی زۆر باشترە و زۆر کەس ڕۆژانە نامە بۆ نێرە من دایکم ناهێڵە یان باوکم ناڵیان هاوسەرەکەم وتومە بۆ نمونە بە قسەی خۆش بە نەرمونیانی دوعا بکە نوێژ بکە لەخوا پاڕێرەوە شەرنی یەکسەر ببی بە نیقاب وتومە بۆ نمونە تۆ لە چێک ناکەوتێت هەر حەزەکەم لە چێک بەسەر بەڵام هاوسەرەکەم ناڵێ وتومە قەینان لە چێکە بەشلی بکە هیچ کێشەی نییە ئەلموهیم تۆ وردە وردە لەچکەکە بخەیتە دڵی وردە وردە تونگی بکەیتەوە ئیتر کابش کێشەی نابێت ئینشاءالله تا چەند کاریگەریت هەبووە لەسەر خانمان ینی خانمێک هەبووە کە باڵاپۆش نەبوو بێت یاخود لەوانەیە خانمێک هەبوو بێت باڵاپۆش بوو بێت وەک ئەوەی کە پێشتر خۆت ئاماژت پێکرۆک و خۆت بوو بێت بەڵێ هەبووە ئاوا کاریگەری و لەسەر دروست کرد بێت و لە ڕێگەی تۆ یان لە خۆشەویستی تۆ بوو بێت بە باڵاپۆش لەخوا بەزار الحەمدولیلا بۆ ئەوەش کە بۆ نوێ زۆر کچ ڕستم خوا ناردوو بووم کە سفور بووە یعنی کە ئەڵان سفور ینی کەسانێکم کە بۆ نمونە هیچ بۆ نمونە پارێزگاری لە هیچ جلوشتی خۆیان ناکەن و وەجبەیەکەش بۆ نە حیجابێکی سادە بوون یاشتێ ڕستمی خۆیان بۆ ناردوم کە پێشە لە چک بەسەر نەبوو ئێستا هەر بە قەپاتی بۆ بە لە چک بەسەر یعنی من کە ئەباکی منە بینێ شەر نیە سەر بێ ینی ببێ بە ئەبا بە نیقاب لە جلەکەی من حەز لە حیجابەکە حەز لە لەچکەکات ینی وردە وردە کە ئەوەشی کرد دڵنیام ڕۆژێکی ئینشاءالله خۆی بۆ ئاسان ئەکات خات و ڕۆژین با بڵێن کۆمەڵێک ڕخنە لە مرۆڤی بەرامبەرەگە لە کارێکێکی هەنێکی بەڕاستی یەکسەر دەزانی کابرانیەتی دڵسۆزی و دەیەوێت باشتر تۆ سەر پشتیوانیت بە هەنێکیشی ڕەنگە لە حەسوودی و لە نیەتێکی خراپ و بۆ ساردکردنەوە بێ کاتێک ئەنێ کۆمەڵێک لەو ڕخنانەی بەتابێت لەم جۆرە لە فۆرمی نیقابە گیرێ باز لەوە دەکرێت ئەمە جۆرێکە لە مۆدلگەرایی لە نێو جلوبەرگی ئیسلامیە یان ئەبێ هەر ڕەنگەکەی ڕەش بێ وەکو باست کرد ئەبێ برۆ دەرنەکەوێ لە کۆتایامیش ڕەنگە زۆر سەرنجڕاکێشتر بێ لە جلوبەرگێکی تریاسایی ئەمە بەڕاستی بۆ ئەوەیە خانمان سارد بکەنەوە لە ژێر پەردەیەکی دڵسۆزیە یان بە پێچەوانەوە ڕەنگە من ڕاستیەکی تێدا بێ کەسانێک هەبن بەو شێوەیە ڕاستی من ناتوانم ئەها بڕیار بە بڵێم ئەم کەسە لەوانێ بێ من سارکاتی یاشتێ بەڵام ئەبێ بەنێتێکی جوان و باش بیرکەینەوە بەڵام بەڵێ زۆر کەس هەیە ینی بەمانای کەلیمە مسلمانە حیجاب ئەکا ئەوەکە بەڵام شێوازێکیانەکەی دروست نییە ینی دین بەڕاستی لە پێش دینەوە ڕەوشت هەیە کە تۆ دینت کامڵ بێت و ڕەوشتەکە تایە کەم بێت نابێشتیوە ئەڵێن کە ینی بە پێغەمبەریان فەرمووە صلی الله علیه و سلم وتوانە بە چ شتێک بگەینەوە بۆ کەسانی کە شەوان شەو نوێژەکەن و بە ڕۆژ شا بە ڕۆژۆ بن و توێتی بە ڕەوشت ئەتوانن بگەنەوە بە ئاست و پلەی ئەوان خەڵک بۆ نمونە لەم دنیادا خەریکە قەسری گەورە دروستەکە بەڵام لەو دنیا قەسرە گەورەکان کۆشکە گەورەکان تەنها بۆ ئەوانەیە کە ڕەوشتیان بەزووە لە دنیا ئەنجاش بەڕاستی زۆر ئەوەی هەیە کە من زۆر کەسم دیوە ئەچون بۆ نووسی پرۆفایلەکەیەکەم ئافرەتێکی تەواو داپۆشا ئەوەی کە ئەڵێت بە من ئەڵێت تۆ ئەوە بە ئەنجا دروستی ئاوا هیچ دروست نیت بەڵام بەداخەوە شازی گیانەکەی زۆر هەڵەیە ئێستا من ئەوەی کە توانی بێتم کاریگەریم هەوێ بەڕاستی شازی گیانەکەیە کە حنوتومە ئەرۆڵا لە چکەکە قەیچەکە بەشلی بیکە المهم ڕۆژێک ینی یەکسەر مەچۆ سەرتۆنگی چونکە ینی کەس ناتوانێت من یەکسەر بڵێم تۆ حیجابنی یەکسەر ببە بە نیقاب ناتوانێت ئیلا بێت وردە وردە خۆی لە دینە ینی ئەوەی کە من بیستومە سێ قۆناغەیە قۆناغێکیان ئەو کەسانن کە ها ئیماندارە مسلمان بەڵام هیچ هیچێک لەبارەی دین و ئەوە نازان و ناشیکەن قۆناغی دوم ئەو کەسان کە ئیماندارن ئیماندارێکی باشن بەڵام سونەتی زیاتر ناگەن شتی باشتر ناگەن هەر ماونەتەوە سێمیان ئەو کەسان کە تەواو لە تۆپان ینی هەموو شتێکیان مەزبوطە یعنی کەسێک کە لەما بێت بۆ نمونە کچێکێک حیجاب ناکە یەکسەر نابێ بڵێ ببە بە سێم
وەرە بە دووەم لە پێشە ینی وردە وردە لەچکەکە بکە قەیچەکە بەشلی بکە قەیچەکە پەرچەمیشە بادیار بێ دڵنیا بەخۆی گەورە خۆشی ئەچێت دڵی ڕۆژێک ئەڵێ ئەم پەرچەمەش لابم تۆنیەکاتە وردە وردە زۆر باشە خاتۆ ڕۆژین ئاماژە بەوە کرد کە ڕۆبەڕووی کۆمەڵێک ڕخنە و یاخود هەندێک مەسەجێ بۆیەت کە لەوانەیە بەڕەوشتێکی جوان خۆت بە گفتارێکی جوان بۆت نەوێت تۆ کاردانەوە چێ بەرامبەر بەمانە وڵی زۆر ناخۆشە جای وایە بەدڵ حەزەکەم ڕاکەم بێنم ئاوەرە وا قسە لەگەڵکەم تو بۆ وا قسەم لەگەڵ ئەەکەی یعنی بە شازی قسەکردنەکەی هیچ ئەڵم ئێستا بۆ نە تۆ بۆ شازە قسەم لەگەڵ ئەەکەی یعنی ئێگە من سار بوومۆچی بە من ئەڵی ئەم شازی نیقابە و دروست نییە ئێدە باشە لە بەیانی من نیقابەکە لابم هەرش مۆسە شاز باشەکەڵێن دروست نیە بۆ دروست ینی ڕخنەکان چی یانێ سەوە نیقابە چ کێشەیەکیە زۆر ڕەنگەکانیەتی ڕاستیت بێت ئەڵەن بۆ نمونە ئافرەت هەموو شوێنێکی عورەتە هەموو شوێنێکی تەنانەت ناوچاویشی بەڵام من یەکشتەڵم لەگەڵ ئەو پەڕی ڕێزم پیاوێک بۆ نمونە پیاو ئەڵم نەک بۆنە بڵم نێر پیاوێک ئەها بە تەواتی بەمانای کەلیمە پیاو بێت کە ئافرەتێک بەم شازە بینێت ناچێت سەرنج خاتە ناوچای بزانام چاوی چۆن و زانام ناوچای چۆنە ئەوە بێوانە ناچێت بە نیەتێکی واسیری بکە ئەوە من زۆر ئانی بەم شێوازم خۆنێ بڵم تاو کامڵم بەڵام لەگەڵەوەی کە ڕێزم لەگیرێت زۆر پیاویشە بووە یعنی قسەی تریشی کردووە قسەی ناشین و ئەوشی وتووە دێ ئەو لە هینی من نییە ئەو لە شێوازی خۆیت ینی خەتای ئەوەیە شێوازی ئەوە کە بۆ شێوازە سەری من ئەکا ئەگینا بۆ من ئەڵێم کە بەم شێوازە ئەچم ئیتە تاو کە ئەچمە بەرامبەر کەسێ سەرداخەیان کەمتر سەیرمەکایاشتێ بەڵام کە من بەم شازش خۆم پێچاوێتەوە کەسێک هەستێ بکات ئەوە هیچ لە ئەوە شتەکە ینی لە خەتای منیتیان ینی گوناهەکە بۆ ئەوە زۆر باشە خات و ڕۆژین کاتێک کە بیر لە ڕابردوو دەکەیتەوە بەو شێوازە بوویت و لەگەڵ ئێستادا چه هەستێکی هەیە ینی قەت بۆ ڕۆژێ لە ڕۆژان ینی حەز بکەی بگەڕیتەوە سەر ڕابردوو دیاخۆت قەت هەبووە ینی بە پێچەوانەکەیەوە وجدانە عەزابە با بڵێیت بۆ من وا بووم بۆ بەو شێوازە بووم خۆت زووتر نیقاب بوومە هەنێک کەس ئەڵێن پەشیمانیم هەڵەکانم وای کرد بگەم بە ئێستا بەڵام من پەشیمانم ینی حەز دەکەم ئێستا کات بگەڕێتەوە هەر لە سەرتاوە بوومە بەس خۆی گەور خۆی ئاگای لە نیەتی دڵەکە هەر لە خەیاڵمە بۆ هەر لە مێشکماوە بەڵام سارد بووم لێ یان گوێم پێ ناوتومە کورە ساڵێکی تر کات زۆرە بەڵام بەڕاستی حەزەکەم کات بگەڕێتەوە هەر لە سەرتاوە بەم شێوازە بێ کەواتە پەیامت بۆ ئەوانەی کە هێشتا کاتیان لە بەردەستەوە نەگەشتونەتە قۆناغێک کە بڵێن خۆزگە کات بگەڕێتەوە ڕەنگە خانمێک بێسا 15 ساڵیان لەو قۆناغە کەمێک خواردتر یان لە قۆناغێکای بێ بایتوانای ئەوەی هەبێ بتوانێت کۆنتترۆلی جلوبەرگی خۆی بکە تۆ چی پێڵێ؟ وەڵی منەڵم هەتا ینی یەک دقە زووتر بڕێبەی هێشتا نییە درەنگ نییە هیچ بەڵام هەتا زووتر بڕیاربەی هەتا زووتر هەنگاوی بۆ بنی باشتر شەرت نیە یەکسەتەوەی ببی بە نیقاب یەک هەنگاو بنێ لەچکە یان جلەکەت لەچکیش مەکە جلەکەت تەسکە فەریعتری بکە وردە وردە شتەکان ئابگۆڕە هەتا زووتر بیتە ئەم قۆناغە نازانین کە چ ئارامیە کە چ جوانەیە کە چ ڕێزێک با من یەکشت بڵم ئێستا بۆ نمونە ئافرەتێک کە حیجاب نییە جوانە هیچ ئافرەتێک کە حیجابە بە ئەم دوانە بەراوردکەین ئافرەتێک کە حیجابە جوانە خۆ هیچ ڕێزی هەر هەیە ئەوەیە بەڵام کە ئافرەتێکە بینی بە حیجابەوە هەر لە خۆ حەزەکەی ڕێزی بگریت یعنی ڕێزێکی زیاتر پاکی حشمەتی گەورەی ینی بەرزی ڕەوش ینی هەموو شتێک لەم قماشێک سەر بەدەست خۆی نێشکە خۆی گەور خۆی وای دایناوە هەر کەسێک کە ئەبینی بە حیجابۆ یعنی وایە خۆ زۆر کەسێک لەژێر ئەم حیجابە بۆ نەخواست وەک ئەڵەم شازی گەیاندنی جوانیان ڕەوشتی جوانی بەڵام بەڕاستی بێژگە لە جوانی یەک دنیاشتی تر لە پاڵ ئەم حیجابەوە هەیە خات و ڕۆژین تۆ لە ناو سۆشیال میدیایە بەتایبەت ئینستاگرام پێم وابێت زیاتر بەکارهێنی ینی ئەمە کاریگەری لەسەر نەبووە یاخود پێش ئەوەی نیقابی تۆ هەر ئاوا چالاک بووی لە ناو تۆڕی کۆمەڵایەتیا لە ئینستاگرام یاخود دوای ئەمە بڕیارەیە کە ئینستاگرام بەکار بهێنیت و پەیامەکەت لە ڕێ ئەمەوە بگەێنیت هەر لە سەرتاو کە ئینستاگرامم دانا تەنها من ڕستنی خۆم دەموچاوم هەمی کامل لەسەری بوو پەرچەموشتیشم دیار بوو ملم دیار بوو یعنی شتێکی وا بوو ڕستمی خۆم پۆستە کرد کە قشوشتم تیا دیارە ئەنجا وردە وردە لەچکەکەم تون کردەوە و ستایلاتی خۆم دانا ینی بەڕاستی سەرەتا و ئامانجم نەبوو هیچ لەبەر کە ئامانجیشم نەبوو نەمەتوانین سوودێ بە کۆمەڵگا بگەین بۆ نمونە یعنی سوودێ بەرامبەر بگەین بۆ نمونە من هەستایلاتی خۆم بڵاو کردەوە ئەم ڕەنگە لەگەڵ ئەوە جوانە ئەم شێوازە تەنورە لەگەڵ ئەوە زنجیرم ئەبەست لە تەنورەکەم لە ناو قەدەم یعنی زۆر شتم ئەکرد پێشتری چالاک وردە وردە زۆر بەڵام وردە وردە کە
هەندێک جرم بینی سەیەکم بەبێ پشتێن جوانە بەبێ ئەوە جوانە و ڕۆژانە گوێم لە وتاری مامۆستاکان ئەگەر لەسەر حیجاب ئەترسام یعنی من ئەمرم دوو ڕۆژی تر باشە من ئێستا بمخەنە ژوورێکی تاریکەوە بەڕاستی بەرگە ناگرم ئەترسم ئەقیژێنم یەکێ بێ بەدەمەوە ئەی چۆن لەنا ئەو قەبرە تاریک و تەسکەیە من بەرگە بگرم کە من شتێکی باشم پێنیە بەڵام کە تۆ شتێکت کرد ئەنجا ئیتر دڵت خاترجە بم بێ لەوەی کە ئەو دنیا بۆ ڕووناکە بێ زۆر باشە هاوسەرە بە ڕێزەکەت تا چەند هاوکارتە چونکە دیمەنێکی جوانمان بینی لە ئیڤێنتێکا بەشدار بووی لە بەردەم هۆڵەکەیە بە گوڵەوە پێشوازی لێ کردی ئەم لەم کارانە تا چەندە هاوکارێ بۆ پشتیوانە بووە والله لەخوا بەزیابێ زۆر زۆر ینی منەوە کاتی کە ئەو پەیجەمدانە هاوسەگیریم کرده بوو ینی لەلای ئەو بووم کە من ئەو پەیجەمدانە زۆر شتما کرد ینی بۆ نمونە پێشی خۆش نەبووڵێ بەڵام ئەیزانی کە من شتێکی تر هەر ئەگۆڕێم بەڵام زۆرێک لە ڤیدۆکانم ئەو ڤیدۆی کردوم زۆر جابۆ نەشتە هەبوو توم ئەمە پۆستکەم تێتی نا ئەوە جوانیە ئەو شتەمەکە زۆر پشگیری کردم دەستخۆشی لێ کردو و ئەو ڕۆژەش بۆ ئیڤێنتەکە ئەو لە دەرەوە بوو حەزێک کرد بێتە ژوورۆ بەس ئەو بوو وتیم لە دەرەوە سەیری لایڤەکەکەم وتی کە بینی و قسەکان و تۆم بینی ئاوایتە زۆر دڵی خۆش و ئەنجا چوو گۆڵی کڕی و هێنا هات بەس سپاس بخوا هەم هاوسەرەکەم هەم خێزانی هاوسەرەکەم هەم خێزانی خۆم هەمویان پشتگیری نەخوا بزیاد یا ڕەبی ئینشەڵا دوور بن لە دەرد و بەڵا و بەختەوەر و ئاسوودە بن و خوای گەورە ئیستیقامە و بەردەوامیتان پێ ببەخشێ بەرەبەرە ناباشە کاتمان هەیە خات و ڕۆژین من دیسانەوە ینی دەمەوێت باواز لەو خانمانە بێنین ڕەنگە خۆیان چۆن قۆناغەکانی ژانی بەڕێزت باس کرد ڕەنگە گەشتیتە قۆناغی ئیتنجا خۆت بە قەناعەتەوە بەشێک لە دایکان و باوکان وەک باست کرد ماڵەوەیان بە تایبەت دایکەکە با کچەکەم نەبێتە نیقاب یان با نەبێتە بە هەر باڵاپۆش لە چکە یعنی ئەو ترسە چییە لە نێوە دڵی خێزانێک ئەگەر تۆ گەڕابی قسەت کردبێت لەگەڵ کۆمەڵی خانما پەیوەندیان کردووە من دایکم باوکم براکانم نایەڵن لە چ بکەم یان نیقاب بکەم لە چی ئەترسن ئەم کچەیان ببێ بە نیقاب چی لێ بەسەر دێوە ئەترسن نیقاب بکەن من خۆم یعنی کۆمنتی بۆی ئەڵێ کوڕە دەبڕۆ دانیشە هەی داعش ئاوم پێڵێ یعنی تێگەشتم کە هەندێک کەس لەوە ترساوم بەڕاستی و ئەزان کە بووی بە نیقاب ئیتر تۆ تاو سەر بە حیزبێکی سەر بەلایەنێکی تۆ تا سەر بە کۆمەڵەیەکی سەر بە جەماعەتە مامۆستا و مەلایی یعنی بیر لە شتەکانی تر ناکەن و خێزانەکان بەڕاستی بیرکردنەوە وایە من کەس نامی بۆ ناوتم ئەڵێ دادەڕۆژین من تەمەنم 12 ساڵە بەڕاستی زۆر حەزم لە نیقابەکەی تۆ کردووە بەس دایک و باوکم ناهێڵن یعنی هی وایە من خۆم بە چای خۆم بینیوە بۆ نمونە ئەڵێ کورم مناڵە جارێ عەبای بۆ چییە قەیچێکە حەزلێتی بابیکە ینی قەیچێکە بە من ئەگەر کات بگەڕێتوانیم وەکوتم لە 6 ساڵی من لە چکەکەم هیچ زەرێکیشم بۆ نەکردووە بەڵام ئەوەی کەەوە ئەکات هەر ئەو بیرکردنەوەی کە ئەڵێن ئەمانە کەسێکی توندڕەون یان کەسێکن خۆیان لە هەموو شتێک گرتوێتەوە ئەوەی من بناسی کە بۆ نەبووم بەم شێوازش تەبیعەتم لەگەڵ خەڵک خۆشە ئەچمە دەرەوە تێکەڵی شە بم قسەی خۆشیش و یعنی هەر شتێکیش بێ بەڵام وازانی کە بووی بە نیقاب ئیتر تۆ لە هەموو ئەو ڕێگانە چین خێزانێک تێگەێنی کە بەڕاستی خانمێک ئەبێتە نیقاب نابێتە توندڕەوێک نابێتە بەوەی ئیتر خۆی لەبیر کات تووشی گرفتی تر بێ ڕەنگە ئەو ڕۆژانە تونند و تیژی و ئەو گێچەڵانەی بە خانمێک ڕەنگە با بڵێن بە جلوبەرگێکی تا ڕادەیەک کراوە هەبێ ڕەنگە هیچ ڕۆژێک پیاوێک جورئەتیەوە نەکابچێتە بەردەم خانمێکی نیقابەوە مەسەلەن هەر سڵاوی لێ بکایان هەتا سەری ناوچاویشی کا بەڵێ وڵی نڵم کاتی ببە ینی کات بە کچەکەت بزانە وای لێت خوانەخواست بێ بە کەسێکی توندڕە و یاشتێ تاوا خۆ لە بەردەست خۆتا کچی خۆتە دوایەوە ڕایگرە بڵێ من وازیم نیە بەس دڵنیا بە کە ئەم شێوازەی کرد وردە بە شێوازە ڕاستەکە لەگەڵ یا دڵی نەرمە بێت شێوازی گفتاری جوانە بێت خۆی بکە من ئەو پرسیارە ئەو پرسە بکەم بزانم ئەم نیقابە چ ڕەفتارێکی تۆی گۆڕیوە ینی پێشتر ئاماژت بەوە کرد چ ڕەفتارێکی تۆی گۆڕیوە چ کاریگەریەکی لەسەر دەروون و ڕەفتارە دروست کردووە وەڵاهی لە زۆر شتا زۆر شت ئێستا بۆ نمونە من کە ئەچم بۆ ماڵ خەسووم یان خەزووم کە ئەچم بۆ ئەوێ کە بەم شێوازەم لە زۆر شتی تر بۆنە لە میکیاجی زۆر یان لە هەندێک هەڵس و کەوت ئەڵام تاو عیبە تۆ عەبای نەئەبێ ئەم شتانە بکەی جوان نییە بۆ نمونە یعنی زۆر شت ئێستا ناتوان بزەبت بێت ئێستا گە من پێت بڵێم دوای پێشەوەی نیقابیت ئێستا بووی بە نیقاب
بەس توار ڕازگۆیان جوابان بەوە لە خانمانە ینی ئەو ڕێزم لە پیاوانیشا هەیە غیبەتکردن پاژم لە قسەکردن بوختانکردن پلاندانان خراپ باسکردنی خەڵک ڕەنگە کۆمەڵێک جلوبەرگی سیر کۆمەڵێک دەستکاریکردنی جیمیکیاژ ئەمانە هەموو تۆزێک لە ژیانی ڕۆژانەی خانمێکە ڕەنگە لە پیاوێکە زیاتر بێت ئەمانی لێکەم کردیتەوە بەڕاستی زۆریشناڵ ئەوە ئێستا باش بە بێت خستمەوە ئێستا بۆ نمونە کە من ئەچوم ماڵ خستمێکمان باسی خزمەکانکەن خۆ بە خراپەش ناڵم باسی ئەەکەن یاشەیە بەس هەر شتێ دانیشم خەیەکی مۆبایلەکەم دانیشم لەگەڵیان بەس لەگەڵ بخۆم یا خەیەکی مۆبایلەکەم بمیاشتێ هی ناکەم ئەڵێم نا گوناحەیە نابێت تۆ باسی ئەو کەسە بکەی ئەو باسیشی کرد بە چێ یعنی باسێکە پێی بەرز دەبی تۆ پێی جوانە بێ ئەو قسانە دڵ خۆماکەم یعنی خۆم مەشغوڵەکەم بۆی تەداخل نەکەم چونکە مرۆڤە ئیتر ئینسان لاوازە تووشی هەڵابێت دەست خۆش بێ بێگومان لە شەرعیشا وەروەلایانی پیرۆزی ئیسلامیشا خانمێکە نیقابەکە خۆت باڵاپۆشیەکە بووی نامەحرەمێک یا خۆت پیاوێک ڕەگەزی بەرامبەری لێبێ بە خۆی داپۆشێ بەو شلەوە جلوبەرگەی ئەگە بچیتە ناو مەجلیسێکەوە با بڵێن غەریبەن بە تۆ کۆمەڵی خانمن لە شوێنێکی داخراو نیقابەکەت هەر ئێڵی تۆ وی تەسیریان لەسەر دروستکە یا خود نا دەچیتە حاڵەتێکی یاسایی لای دەبێت یعنی کە بەتەنها خانمان بن مەبەستیوە کە بەڵێ بەتەنها خانمان بن بەڵام نیان ناسی ڕەنگە ڕۆشتبی پێیان بڵێ ببن بە سەرەتا تووشی هەڵەیەک بووم با من ئەوە بڵێم ئەوە بوو کە لەگەڵ چەند برادێکمان چوومە دەرەوە ئەوانش لەناو سۆشال میدیان دوو کەس بوون ینی ناو سۆشال میدیان ئەوانیش نیقاب شتم نەکردبوو بەجلێکی ترەوە ئاسایی تەنەرۆ و کراس ڕۆشتمون لەچکێکم کردبوو دەمامک و نیقاب شتم نەکردبوو وتیان حەزەکەین بتبینین و ئەوە میشتم باشە ئاسایی قەیچێکە خۆ کچن یان ئەو کاتەش زۆر بەڕاستی ماوەیەکی زۆر پێشێستا بووە ئێستا زیاتر خەڵک لەسەر شازم من ورد نابۆی تر ڕسممان گرت شەو بینیم چەند کچێک نامیان بۆ نردم دادە ڕۆژین خە ئەم ڕسمە تۆیت ئەوە چۆن شت بەدەم و چاوتەوە نییە نامم نار بۆ کەسێکە وتم چۆن شتیوات کردووە ئەوە وتی بیرم چۆتەوە و یان مەشغوڵ بووم بە ئینەکە بیم نەبوو دەم و چای تۆ ئەو بکەم ئێتە دوێ ئەوتم تا ینی چوومەتە ماڵان چوومەتە لای برادری خۆم ئاوا نانم خواردەوە لە ژێنی قابە کوتمە ئەبەد لای مەبەستەکەی هاوکارم شوان بۆ ئەو بوو لە کاتێکا کە تۆ ئەچیتە ناو کۆمەڵی خانمەوە نیقابەکەت بۆ ئەوە لا نابێت کە ئەوان کاریگەریان لەسەر دروست ببێت و ئەم حیجابی تویان لەلا خۆشەویست بێت یا خودەوەی ئەم ترسەیە چۆتە دڵتەوە ئەترسی وێنەیەکە بگرن و بڵاوی بکەنەوە ئەوە هیچ ئەڵم لەو ڕۆژ ناخۆشە ینی بۆ منمونە بۆ کومنیا هەر کچێکی تر ئەوە شازەکەی بێت ینی ئاگادار بێت لە شتیوە بەڵام بۆ ئەوەی کە بەڵێ من ئەڵم ینی چوومەتە ماڵ برادری خۆم هاوسەکەم لەم لا دانیشتووە هاوسەکەی و لا بۆ هەر بەرامبەرش نەبووە لام نەبردووە یان بچم بۆ ماڵ ڕەفیقەکەم ئەگەر بەس خۆم و ڕەفیقێکی نزیکم کە پێشتر منی دیوە یعنی 100% لی دڵنیام کە دوو ڕەفیقی وام هەیە مەگەر لای ئەوانە لای بەرم کە لە دەرەوە بین ئەگەنا کە لە دەرەوە دابنیشم یا بچمە لای هەنێ برادرم یا شتێک لای نابم زۆر باشە خات و ڕۆژین کاتمان نەماوە دوا پەیامت بزانم بۆ خانمان چیە بێت دوا پەیام ئەوەیە کە یەکجار تەنها یەکجار حیجاب تاقی بکەنەوە یەکجار تاقی بکەنەوە ئەنجا هەست بەو ئارامی بکەن هەست بەو جوانی بکەن هەست بەو هەموو ڕێز و شۆی کە لەم جلەیە ئەیدۆزنەوە کە لە هیچ شتێکی ترانیە بەڵام بە نێربوونیانی دین بە بێ نێربوونیانی بە بێڕەوش ناگەێنرێت من هەتا بەیانی بۆتان باس بکەم وا بکەن نیقابن لە چ بکەن بەڵام کە بە شازێکی ناشنگیاندم هیچ ناگات بەڵام کە من ئێستا ئەوەندەی کاریگەریم دروست کردێ بەهۆی ئەوەیە کە هەوڵمدا بە نێربوونیانی هەندێک شت بگەێنم بۆ گەشتەوە بە هەندێک کەس و زۆر باشە زۆر سپاس بۆ خات و ڕۆژن مەحەدین چالاوان لە باری باڵاپۆشی زۆر سپاس بە زۆر سپاس بۆ